باش هەڵبەتە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە. بەشێک لە بانگەشەی هەڵبژاردن میدیاکان ڕۆڵی گرنگ و کاریگەری تیاجێڕن. هەڵبەت ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیاش هاتووەتە سەر کاندیدان پەنا بۆ میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانە بن بۆ خۆناساندن و بۆ دروستکردنی ڕای گشتی بە شێوەیەکی گشتی. پارت و لایەنە سیاسیەکان خاوەنی میدیان تەنانەت ئەوانەشی لە سەر ئاستی کەسایەتی بەشداریان کردووە، لە سەر ئاستی تاک بەشداریان کردووە، پەنا بۆ تۆڕە کۆمەڵایەتەکانە بن بۆ ناساندنی خۆیان بانگەشەی هەڵبژاردنەکەن لە ڕێگەی میدیا جیاوازەکان و پلاتفۆرمە جیاجەکانی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە. لەسەر ڕۆڵی میدیا لە هەڵبژاردنەکانە لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەین. ئازاد حەمەدەبین نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان. حاکم ئەم کاتت باش بەپێی ئەو تەجروبەیە کە هەتە وەکو نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان چەند هەڵبژاردنێک ئێوە نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان بوون، ڕۆڵی میدیا لە هەڵبژاردنەکانە بە تایبەتی لە بانگەشەی هەڵبژاردنەکانە چۆن هەڵەسەنجێنن؟ ئایا ئەو ڕۆڵە دروستەی خۆی بینیوە کە دروستکردنی ڕای گشتی و گەیاندنی زانیاری بووە لە بانگەشەکانە؟ سلااو دکتۆر عەمار، سپاس بۆ دەرفەتە. بێگومان یەکێک لە کارکتەرە سەرچەکانی هەڵبژاردن وێڕایی کۆمیسیۆنی هەڵبژاردن و لایەنامەکانەوە میدیا و میدیاکارانن. بێگومان ئێمە بە پێی تەجروبەی خۆم یەکەم شت ئێمە ئەمڕۆژ دوای تۆزێک کە بەرنامەی ئەنجومەنی سەندیکا بڵاو دەکەینەوە، کارێک کە دەکرێتە سەرئەستۆی کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەوەیە کە ڕێگایەکان گرێتە بێت بۆ هەموو زانیارێک بگاتە دەست ڕۆژنامەنووسان. لایەنامەکان دەبێت پێشەرکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان نەکەن. ئەرچی هەرە سەرچیش لە سەرچانی میدیاکارانە کە بە پیشەی پرۆفشناڵی هەڵبدەن، نەبنەمایی توندوتێژی و هەشتەوەی کۆمەڵایەتی تێک نەدەن و ئێتیکی ڕۆژنامەنووسی بەکاربێنن. وەکو ڕەنگ بێت دوای تۆزێک کە ماوەیەکی دیکە هەمیشە ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە، یان تۆیان تۆژێک گرژیش دروست دەبێت لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە. ئێمە پێمان وایە کە ئەرچی ڕۆژنامەنووسانە کە لە پاڵ ئەرکە نیشتیمانی وەزیفەکەی خۆی هاوکاریش بێ بۆی بتوانین ئەم هەڵبژاردنی هەرێمی کوردستان و هەڵبژاردنی کاندیدایان لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی عێراق سەرکەوتووتر بێ، هەموو لایەک پشتیوانی یەکتر بین. بەتایبەتی ئەم هەڵبژاردنی ئەم جارە دەکرێن تا حەدێکی زۆری یەکلاکەرەوەیە گرنگە لەبەردەم ئاڵنگاری گەورەدایە، چونکە لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەبێت دامبەوەدا بنین بەداخەوە غەدری زۆر لە هەرێمی کوردستان کراوە. کاری ڕۆژنامەنووسان ڕاستە بێلایەنە، بەڵام لە هەمان کاتە بێلایەنی ئەوە نییە کە تۆ لەبەردەم بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان خۆت ببوێری. کاتێک کە هەڵبژاردن تون دەبێت، بەتایبەتی ئاراستەکانی شۆبینی بەرامبەر مەچینەی ئاراستەی شۆبینی بەرامبەر هەرێمی کوردستان دەکەوێتە گەڕ، بۆیە لە هەمان کاتە بێلایەنی ئەوە نییە کە تۆ خۆت ببوێری لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندە باڵەکانی لە داکۆچکردن لە فیدرالیزم لە هەرێمی کوردستان. باشە، بێگومان زۆرێک لە پارت و لایەنە سیاسیەکان لە پرۆسەی هەڵبژاردنە بەرنامە و کاری خۆیان هەیە لە ڕێگەی میدیاکانیانەوەیان خەنە ڕوو. هەنێکیش لە پارتە سیاسیەکان ڕەنگە بەرنامە و کارەکەیان تەنها پەلاماردان و شکاندن و ناوزڕاندن و تۆمەت هەڵبەستن و کۆمەڵێک شێوازی تا ڕادەیەک نادروست پەنای بۆ بن لە هەڵبژاردنەکانە. ئەمە تا چەند دروستە کە ئێمە وەکو ئەزمون بینیومانە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو؟ بگومان ئێمە لە ڕابردوو چاو تەجروبەمان هەیە، دەبێت ژوورێکی عەمەلیاتیش هەبێت لە نێوان کۆمیسیۆنی هەڵبژاردن و لەگەڵ بەتایبەت سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ چاودێریکردنی میدیاکانیش.
جگە لەوە کە تۆ چاودێری پرۆسسی هەڵبژاردن دەکەی بە گشتی کاندەکان دەبێت چاودێری پرۆسسی مێدیاکارانیش بکرێت لە هەمان کات ئێمە لە بیرمان دەچێ گەیاندنی زانیاری بە دروستی تێکنەدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی داکۆچکردن لە بەرجەماریەکان بەشێکن لە ئیتیکا بەشێکن لە بەڵێننامەی کاری شەرەفی ڕۆژنامەنووسی کە لە چوارچەوەی یاسای ژمارە 45دا زۆر بەڕاشکاوی لە بەڵێننامەی شەرەفی IFG کە بۆ تا ئیلزامێکی نەک ئەخلاقی ئیلزامێکی قانوس بەس هەموو ڕۆژنامەنووسانەوە و ئێمە بەتایبەتی ئەم پەیجا هەواڵیانەی کە لە سەندیکا تۆمار کراون ئێمە لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ژوورێکدا دەمەزرێنین بۆ چاودێریکردنیان هەر کاتێک هەر لایەنێک بەتابەتی لەو پەیجانەی کە ڕێکاری یاساییان تەواو کردووە لە سەندیکا دەبێ التزام بکەن بەو کارانەی کە ڕۆژنامەنووسی پیشەی لەسەر ڕۆژنامەنووسان دەیخوازێتن ئێمە هەموو ئەو پرانسیپانەی کە لە مەعایری نێودەوڵەتیدا هاتوون جارشکرد زەختی لەسەر دەکەینەوە و ناکرێت بە ناوی داکۆچیکردن بۆ نمونە دانوستان لەگە بەغدا حەقە بەڵام تەسلیم بوون بە بەغدا بریتی نییە لەوەی کە تۆ بە هەر بیانویەک بێ بە هەر بەهایەک بێ بە هەر پاساوێک بێ داکۆچی لەو ئاراسانە بکرێ ئێمە پێمان وایە ڕۆژنامەنووسان زگە لە کاری ڕۆژنامەنووسی وەزیفەیەکی ئەخلاقی نیشتیمانی مەسئولیەتێکی نیشتیمانیشان لە ئەستۆدایە کە دەبێ لەمەدا زۆر وشار بن بەتابەتی لە بەردەم ئەوەی کە دوگزەرێ ئەویش تەحەداکردنیی تازەیە بۆ تابەتی بۆ چارەنووس و وست و خواستەکانی گەلی کوردستان. حاکم ئەم سانەی جەنابتێکی ڕەنگە بۆ میدیا فەرمیەکان و ئەوانەی کە خاوەنداریەتیان دیارە تا ڕادەیەک شوێنی خۆی بگرێ بەڵام ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان و پلتفۆرمە جیاجیەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان هاتوونەتە ئالاوە یان زیاتر پەرەیان سندووە ئەمە لەوێت چۆن کۆنتترۆڵەکرێت یعنی خەڵچێکەیە وەکو ڕۆژنامەنووسی هاوڵاتی وەکو هاوڵاتی وەکو لایەنگری حیزبێک بە ئەنوا وەشکاڵ شێواز لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەبێ ڕەچاوکردنی ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی نیشتیمانی و کۆمەڵە چەمک و زاراوی تر پەیوەست نابێ بەمانەوە و ئەبێتە بەشێک لە ئەو پشێوی و تێکدانی ئارامی کە لە بانگەشەکانە هەیە بگومان ئێمە تەمەنا دەکەین کە ئەم جارە شێوازێک نەبێ کە ئەوەی هەندێک شتێکە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا بەڵام لە کاتی بوونیشیدا ئێمە لە بیرمان نەچێ ڕەنگی هەندێک لەو کێشانە تەجیل کراون تا ئەو کاتەی پەرلەمانی کوردستان دەست بەکار بێ بۆ هەندێک لەو بۆشای تەشریعیانەی کە هەن تەواو بکرێن بەڵام ئێمە ئەو گشتانەی کە لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە لەسەر پێشنیاری ئێستا گشتی مافی مرۆڤ کە باسی ڕۆماڵی نەکردتاوان هەموو ڕۆماڵەکان دەکا ئێمە لە ئەنجومەنی سەندیکا جارج کرد دەقت دەکەینەوە کە ژوورێکی عملیات پێک بهێنرێ بەتابەتی ئەگەر هەر کەس هەر ڕۆژنامەنووسێکی هاوڵاتی دەخالەت بکە و ژارێک بڵاو بکاتەوە کە کاریگەری لەسەر پرۆسیسی ئاشتەوایی کۆمەڵایەتی هەبێت لەسەر پرۆسیسی گشتی سیاسی هەبێت لە هەرێمی کوردستانە دەبێ ڕێگاچارەی هەبێ و دەبێ میکانیزم بدۆزێتەوە بۆ لێپێچینەوە تا ئەو کاتەی ئەم مەسەلانە لە داهاتوو دەبێت ماوەکو گوتم لە پرۆژەی گشتگیری قانونیدا چارەسەر دەکرێت. ئازاد حەمەدەمین نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان سوپاس بۆ کاتەی بە ئێمە بەخشی.